واستەکەم ماڵی ئێوە ئەم شارەی جوانتر کردووە ئەی نایبینی ئەی نایبینی دار و بەردیم چۆن لە چاوما هەڵگرتووە خۆزگە منیش خۆزگە منیش دارێک بایم لەو دارانەی باخی گشتی هەر نەبێ جارجارێک هاتیم لە سایەما دانیشتی خۆشەویستی ئەم وڵاتەش بۆیە بەناخمە ڕۆچووە ئەگەر ڕۆژێ بۆشی کوژرام بزانە لەبەر تۆ خەڵکی نییە ئەزایە چ دەبێژن وەسێتەکەم ئەگەر مردم لە نزیک ماڵتان بمنێژن ئای ئای ئازیزەکەم خۆشەویستەکەم ئەرەمی ژانم نایی دیندەم ڕۆحی ڕەوانم خۆشەویستەکەم ئەرەمی ژانم نایی دیندەم ڕۆحی ڕەوانم چیتە لەسەر چی کەوتووی بەقینە تەنیا جێ دەشتم لە چۆڵی ژین چیتە لەسەر چی
شويستكام أرامي كانت بناي دندام روحي ضاني جيت الأسر جيت كوتوي بقينا تنيا تدشتوم نتشولي جينا جيت الأسر جيت كوتوي بقينا تنيا تدشتوم نتشولي دەست خۆش کاک حەمید بەڕاستی لە مەقامەکە زۆر باشی بێ هەڵەیەکی گەورە ڕەنگ بە یەک تۆس هەندێک جار نەشازێکی بچووکت کرد لە گۆرانیەکەشتا بە شێوێکی گشتی وەکو هەست باش بوویت وەکو ئیقاع زۆر باش بوویت ئەم گۆرانێت دیارە بە دەنگی هونەرمەندی دەنگ خۆش کاک ئیسماعیلی سابووری من گوێم لێ بووە کە بەڕاستی زۆر خۆش و توێتی خۆمی کێکم لە گوێگرانی ئەو هونەرمەندە بەڕێزە توانیت بە شێوێکی گشتی سەیتەرە بکەی بەسەر ناوەڕۆکی گۆرانی و ئەو وردەکارانەی کە لەم گۆرانیە هەیە هەندێک جار لە گۆرانیەکان لە بەشە بەرزەکان لە تۆن دەرئەچوویت پێم وابوو ئەگەر دەنگێکتان بۆ داگرتایە مامۆستا کاک محەممەد باشتر دەبوو بیتوانانی بە سەیتەرەیەکی باشتر بکە بەڵام ئەوەی کە بینیم لە کاک حەمید دەنگێکی تازە وەکو کەس گۆرانی نەوت سەرکەوتوو بیت دکتۆر محەممەد فەرموو سپاس کاک حەمید بەڕاستی تشتێکی باش بوو شتێکتە گوت ئەو مەقام زۆر باش بوو حنجرە گۆری زۆر باش بوو طبقات و ئەو تەنیاک تەخستەوەیژی گەلێکی باش بوو ئەو مەقامێکتە گوت و گۆرانیژی اختیارێکی گەلێکی باش بوو مناسبێ دەنگێتەیە بڕاستی تخش اختیار کردە ئیقا ڕاست بوو تەمان بۆ تەغەڵەت من تێت نەدیت دەنگێکی خورد ئەسیل وەک مامۆستای کەوت گوت نەختێکی ممکنە طبقە بەرز بوو بە نەختێک نەزۆر وەکیدن زۆر باش بوو سپاس دەست خۆش کاک حەمید هەمان ڕامە بۆ کاک هەڵکەوت باس کرد ئەداکردنی مەقامەکە بە شێوەیەکی گشتی زۆر باش بوو دەربرینی وشەکان باش بوو بەڵام ئەگەر ڕاستە تۆنەکە تۆزێک بەرزتر بوو دەنگت بەڵام توانیت زاڵبی بەسەری بەڕاستی لە هەموو بوارەکان باش بوو هیوا سەرکەوتن بۆ دەخوازم دکتۆرە وەڵام دەگەڵەوی بووم ڕقسمە کرد مرتاح بووم دەگەڵەوی بووم ڕقسمە کرد ئەوە یەک دوامینش وەسیەکەت بۆ لە کرماڵی وان عالم هەرچی بێ بکن قبلی تو جابجەبی فاتحی بخوێنی وەنیە لە کرماڵی وان بۆ شاعرەکەوی گوتیە شعری چێیە گۆرانێکی حەسەن زیرە چی شوا هەیە بەڵێ زۆر گۆرانی کوردی هەیە ئەی تۆ لەسەر وەستانی ئەو قسەت نەکرد وەکو ناباش کارکتەری لەسەر شانۆ مادام ڕقسم کرد بەڵێ یعنی زۆر باشە باشە یعنی شانۆی باش کردووە و جێی باشە و یعنی دەستە ناو دڵ ئەگەر دەرنەچوو چیەکەی دوایە قسە باشەی پێڵێ وەسی کرد بە قورعان وەسی کرد هەردشیت کاکە حەمید ڕاستی دەنگێکی نی بوو پێرابۆنا دەنگی زۆر باش بوو دەشیا کۆنتترۆل سەر ڕتمێ بکەیت تا دیمایکی مەقام دەست پێکە زۆر باش بوو تنێل جەیەکی تو دەمێ سەر کەفتی تو نابلێت توش سەلیقی دەرکەفتی پێرابۆنا پەیوان دیار بوون جار وەکی دەسەکە لژنێ گوتی توش سەلیقی دەرکەفتی و دیسان gelek xal deseka li jinê behs kir min evet behs bikin bes bi şêwekê giştî gelek baş bû hêvî darê me serkeftê bî bi şê pileka baş bi dest xwe wênî زۆر سپاس